ولايەکانی هەفتەی نوێمی خولی ناوی تازە پێگەیشتوانی کوردستان و لە شاری هەولێر هەردوو تیپی تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێر و سیروانی نوێ بەیەگەیشتن. لا خولەکی حەڤە مەسوور فەخرەدین بە هەڵە گۆڵێکی لە تۆڕ یانەکەی تۆمار کرد و سیروانی نوێ بۆ خاوەن گۆڵی یەکەم، بەڵام لا خولەکی سیوەشدا باڤێڵجەلال ئەنجامەکە یەکسان کردەوە. لە نیوەی دووەم یاریەکە دیدار سیروان دوای تێپەڕبوونی تەنها 9 خولەک بەسەر دەستپێکی ئەو تایمە گۆڵی دووەمی سیروانی نوێی تۆمار کرد. ئالان سعدوڵاش دوای 8 خولەک ئەنجامەکەی بۆ پێشمەرگەی هەولێر یەکسان کردەوە. باڤێڵجەلالیش لە خولەکی هەفتەدا گۆڵی سێم و سەرکەوتنی تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد و یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێر بە کۆتە هات. بەم جۆرە پێشمەرگەی هەولێر خاڵەکانی گەیاندە 16 خاڵ و هاتە خانەی پێنجەمی ڕیزبەندی و سیروانی نوێژ بە 9 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندەکەدایە.